بەناوی خوای بەخشندەی مێرەبان کاڵێرە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. هەموارکردنەوەی یاسای واری کەسێتی عێراق هەرایەکی زۆری نایەوە لە ساحەی کۆمەڵایەتی و یاسایی و سیاسی عێراقیدا لە نێوان ئەوانەی پشتیوانی دەکەن و ئەوانەشی ڕەتی دەکەنەوە. ئەم ڕایەڵی ئەمڕۆیە بێ میوانداری هەرێکێک لە بەڕێزان خاتوشنۆ عەبدوڵڵا پێنجۆنی ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەخێربێی شنۆخان، هەروەها لە ستودیۆکانمان لە هەولێر خاتوو ڕووپاک ئەحمەد پارێزەر و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنیمان لەگەڵە سوپاس بە ئامادەبوونتان. پێش دەستپێک و چوونە لای میوانەکان راپۆرتێکمان لەم بارەیە هۆیە پێکەوە دەبین. پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای هەمواری یاسایباری کەسێتی کرد. بەپێی پرۆژە یاساکە دەتوانرێت کچ لە تەمەنی 9 ساڵیەوە بەشوو بدرێت. هەمواری یاساکە لە ناوخۆی عێراق و کوردستانیش کاردانەوەی بە دوای خۆی داهێناوە. ئەندامێکی پێشووی لیژنەی مافی مرۆڤ و ئافرەت لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر یاساکە پەسەند بکرێت ڕێژەی جیابوونەوە خیانەتی هاوسەرگیری زیاتر دەبێت. دەژڵێت کچ دەبێت لە تەمەنی یاسایی خۆیدا بەشوو بدرێت. ئەمە مەترسێکی گەورەیە. ئاینی پیرۆزی ئیسلام ئەم بابەتە ڕەت دەکاتەوە. ئێمە لەبەرەوەی کە دەوڵەتێکی مسلمانین مەفروزە یاساکانمان هەڵێنجراوی شەریعەت بێ، هەڵێنجراوی کتاب و سوننە بێ، ئیسلام ئەمە ڕەت دەکاتەوە کە ئافرەت نەگاتە تەمەنی ڕۆشت هاوسەرگیری پێ بکرێ و پێچەوانەکەشی هەڕاستە. بۆیە ئەگەر کوڕ و کچ نەگەنە تەمەنێکی کامڵ ئەمە مەترسیە. ئەوانەی کە لە 18 ساڵ و 19 ساڵیشان هێشتا بابەتی تەلاق لە هەڵکشاندا ئەمە مەترسیێکی گەورەیە. شواندنی ئەم یاسایە لە سلێمانی هەڵمەتێکی یاسایی بۆ بەرپرسدانەوەی هەموار یاساکە ڕاگەندراوە و داوای ڕاگررتنی یاساکە دەکەن. چونکە لە ڕاستیە ئەگەر بێت و ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت کۆمەڵێک کێشەی زۆر گەورە بە دوایە خۆیان ئەهێنێ. یەکێک لەوانە بازرگانیکردنە بە مناڵانەوە کە مناڵان تیا زەرمەند دەبن و لەگەڵ ئەمەیە ئەگەر بگەڕینەوە بۆ لایەنە مەسەبیەکان لە ڕاستیە کۆمەڵێک کێشەی تریشمان بۆ دروستە بێ، وەکو کە لە ئێستا ئێمە کێشەی ئەو ژدانەمان هەیە کە کەوتونەتە دەستی داعش و گەڕاونەتەوە نزیکەی 2000 مناڵمان هەیە کە نەسەبیان دیار نییە وەکو باوکان. ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی کە زەواجی سیخە و میسیار و زەواجی کاتی سەفەرکردن بە شێوەی کاتی ئەمە ڕەوا ئەبینرێت. ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش دژی هەمواری یاساکان دەڵێن پێویستە سەرجەم ڕێکخراوەکانی دیکەش پاڵپشتیان من بۆ ڕەتکردنەوەی، چونکە ئەوەی دەکرێت پێچەوانە یاسا و ئاینیشە. نەک ئێمە وەکو ڕێکخراوی خوشکان ڕەنگە بڵێم هەموو ڕێکخراوەکان کۆکین ئەوکە قسەمان کردو پێکەوە کۆکین لەسەر ئەوەی کە ئەم هەمواری یاسای ئەگە بچێتە ینی بواری جێبەجێکردنەوە زەرەرێکی گەورە لە ئافرەت و لە ژنان ئەدا. حتا شەقامی عێراقی دوای ئەوەی کە خوێنەیە یەکەمی بۆ کرا لە پەرلەمانی عێراقا هاتنە سەرجادە. یعنی بەڕاستی قابلی قبول نەبوو لەلایەن. حتا من ئەو ڕۆژی شەممە کە بۆ ئەو کۆنگرێ چوین لەسەر تونند و تژی ژنان لە بەغا زۆرینەی قسە لەگەڵ ئەو ئافرەتانەمان کرد ئەوانی کە لەوێن لە بڵین شوێنە جیاجیاکان باسی ئەوەیان کرد کە ئەم یاسایە کارێکی باش نییە بۆ ئافرەتان و ئێمەش دژی ئەو یاساین بەڵام ناوێرین قسە بکەین لەسەری. هەمواری یاساکە پێشنیاری گروپێکە لە نێو پەرلەمان کە سوننە نین. ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. شەقامی عێراقیش دژی هەموارەکان، بەڵام زۆرینەیان بوێری ئەوەیان نییە بە ئاشکرا ڕوبەڕووی ئەم کەسانە بنەوە کە پێشنیاری هەموارەکەیان کردووە. ڕێکخراوەکان و چالەکانی عێراق و هەرێم پێیان وایە بەشودانی کچ لە تەمەنی 9 ساڵی جگە لە مەترسی زیادکردنی ڕێژەی تەلاق و خیانەتی هاوسەرگیری هیچ دەستکەوتێکی دیکەی نابێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. بەڵێ شنۆخان ئەم یاسایە کە لە 4 ئابی ئەم ساڵ خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بۆچی ئەم هەرا گەورەی دروست کرد؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی میهرەبان، سپاس کاڵێخان بۆ کەناڵی ئەسمانی پێیان بۆ جەنابێت. یاسای باری کەسێتی ژمارە 188 ساڵی 1950 کە لە عێراقا دەرچوو نزیکەی 60 ساڵە هەتاوەکو ئێستا من تۆ قساکەن بەم یاسایە. هەموو عێراق بەپێی ئەم یاسایە کاروبارەکانی بەڕێەکە تا ئێستاش ئەشکالیتیانە بوو، هیچ کێشەیەک نەبووە. یاساش بۆ ئەوەیە کە ژیانی تاکەکان ڕێکخە و ژیانی هەرێکێکمان با بڵێن بەرەو باشتر بەرێ لە مەسائیلی هاوسەرگیری و تەلاق و جیابوونەوە و
بە پێ و مادانی کە تایەتی 94 مادەیە کە دانراوە لە عێراقا هیچ ئەشکالێکی نەبووە و تا ئێستاش بەڕێچووە بەڵام کێشەکە لەمە دوایە کە بیانێ چەند بڕگە و بابەتێکی هەموار بکەن وەک ئەوەی کە لە چواری ئابی ئەم مانگەدا لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کرا کە بێ هەندێک لە بڕگە و بابەتەکانی هەموار بکرێتەوە. بەڕاستی ئەمە توانم بڵم کێشە دروست ئەکا یەکێک لەوانە کە زۆر جەختی لەسەر ئەکرێتەوە مەزهەبی شیعەیە کە ئەبێ بهێنرێتە ناو یاساکە لە ناو مەزهەبی شیعەشا جعفەری هەیە جعفەری کە ڕەئی وایە مەسن با بڵێن شیعەکان تەطبیقی ئەکەن ڕەئی وایە کە ئافرەت لە تەمەنی بلوغبوونا پێویستە هاوسەرگیری بکە ئەم بلوغبوونا بەڵێ بۆچی لە ئێستاە ڕژاندنی ئەم بابەت و ئەم یاسایە شتی دیکە نییە شایانی ئەوە بێ لەمە گرنگتر بێ هەموارکردنەوەی بۆ بکرێ گرنگتر هەیە بەڵام ئەوەی کە با بڵێن ئەمە من پێم وای ئیتیفاقێکی سیاسیە لە بینی شیعە و سونەکان ناکراوە لە بەرامبەر ئەوەی کە لە چواری مانگە با بڵێن چواری ئەم ساڵدا ئابی ئەم ساڵدا بۆ یاسای لێبوردنی گشتی کە با بڵێن خوێندنەوەی بۆ کراوە لە پەرلەمان لە بەرامبەر ئەوەیە یاسای باری کەسیەتی هێنرایە پەرلەمان کە تعدیل بکرێتەوە هەندێک بڕگە و بابەتی ئەم یاسایان بەلاوە گرنگتر بوو بۆ ئیتفاقێکی سیاسی خۆیانە لە بینی شیعە و سوننەیە هەرچەندە ژنانی پەرلەمانتاری شیعە و سوننە هیچی لەگەڵ ئەوەیان نین ئەوەی من ئاگادار بم یەکێک لەو پەرلەمانتارانە عالیە مستەیب ئەوە 120 با بڵێن ئیمزای کۆ کردوێتەوە دژی ئەم یاسایە کە خۆشی شیعەیە ینی دەنگدانەوەی هەبووە لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان لە شەقامی عێراقی معلومی جەنابتانە دوای هەموارکردن دوای ئەوەی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئافرەتان هاتنە سەر جادە لە عێراق لە بەغدا لە ناوچەکانی تر دژی ئەم یاسایە وەستانەوە چونکە زیانیان ئەمە زەرمەندی یەکەم ئافرەت ئەیکە کچە کە یەکێک لە ئیشەکان ئەوەیە کە ئافرەت ئەبێ لە باڵغبوونە هاوسەرگیری بکە باڵغبوونەکەش ئێستا 9 ساڵە 10 ساڵە تا 12 ساڵە باشە شنۆخان بەپێی دەستوری عێراق هەر کەسێک کە زەواجەکە لە کاتی مارەکردنا پێی ئەڵەن کاتەوێت لەسەر چ مەزهەبێک مارە بکرێت ئایا پێویستەکە بێنە ناو ئەم یاسایە و دیسانە ئەم یاسایە لە کاتێکە ئەوان ڕێگە پێدراون کاتێکە لە با بڵێن ئەو قانونەکە دانراوە یاسای باری کەسێتی عێراقی ساڵی 59 هیچ کێشەیەکی تیان نییە مەزاهی بۆ ئەوانە لە یاساکەیان نییە هیچ یعنی نەشیعەیە نە سوننەیە نە ئەوەیە تەنها ئەوەیە کە لە 190 و زیاتری کە لە قورئانی پیرۆزە ئەم یاسایە وەرگیراوە ئیشی پێکرێت تا ئێستا باشە یعنی هیچ کێشەیان نییە بەڵام کێشەکە لەوەیە کە تۆ ئەم مەزهەبی شیعە هێناتە ناو یاساکەوە ئەو کاتە کاردانەوەی خراپتری ئەبێ بۆیە ئەویش داوا لە سوننە ئەکا ئەڵێت من چۆن ئێمە ناو یاساکەوە ئیش ئەەکەم لەسەر یاساکەەوە من شیعەم کە مقولی شەرعی پێ ئەڵێن کە بیانەوێت لەم ڕێگەیەوە نووسنگەدا بنن لە عێراقا لە هەموو عێراقا وەک ئەوەی کە پێشتر وەکو عادات و تەقالیدی هەر کەسێک ئێمەش بە تایبەت یعنی ئێمەش کوردین ئەو عاداتەمان هەیە کە ئافرەتێک هاوسەرگیری ئەکات سەرەتا لە مامۆستایەکی ئاینیە و کە مامۆستاکە بانەکەنە ماڵەوە و لە ماڵەوە مارەی ئەکا و تەواو باشە دوای ئەوە ئەبرێتە دادگا ئەمە تا ئێستا هەروە بوو وەکو عادات هیچ کێشەیەکی تیان نەبووە بەڵام ئەمان ئەیانەوێ لەمە دەرچێ بڕواتە نووسنگەی شەرعی سوننی نووسنگەی شەرعی بڵین شیعە سونەشتی وای نییە بەڵام ئەمان کە کردیانە لێ بێ سونەش بێ بیکات چونکە ئێمە کردومانە ئەبێت ئەو نووسنگانیان هەبێ لە عێراق و بەم جۆرە هاوسەرگیریەکە بکرێ لێ مارە بکرێ ئەنج بچێتە دادگا ئەو کاتە دادگا ڕۆڵێکی ئەو توی ناوێنێ کە ئەمە چوە یاساکەوە با بڵین مەزهەب چووە ناو یاساکە و تەطبیق کرا و خوێندنەوەی بۆ کرا و دەنگدانی پێدرا ئەو کاتە چ دادگا چ دادوەر ئەچێتە ژێر هەژمونی ئەم یاسایەوە یعنی ئەبێتە عێراق ئەبێتە مەزهەب گەرایی بۆچی شیعەیەوێت مەزهەبەکەی بچێتە ناو لەبەر ئەوەی ئەو پێی وایە ئیسپات وجودی هەیە ئەو پێی وایە لە عێراقا زۆرینەیە بۆیە ئەڵێ چەند ساڵە بەوە هاتووە کە ئەمە لەسەر مەزهەبی سوننەیە کە خۆشی وانیە بۆیە ئەویش ئەڵێ منیش هەم لێرەیە ئیسپات وجودی خۆم ئەەکەم بەوەی کە ئەبێ مەزهەبی شیعە لەناو ئەم یاسایە جێ بێتەوە
شیعە بۆ شیعە سنە بۆ سنە باشە یعنی هاوسەرگیریەکەەوە بگرێ ئیتر تۆ کاتە ئەزانی کاتێک هاوسەرگیریەکە ئەچیتە ئەو شوێنانەوە ئەچیتە نووسنگەکانیانەوە ئەزانرێ کە ئەمە هی شیعەیە ئەمە هی سنەیە ئەو کاتە تۆ بربەرەکی و دووبەرەکی و ئیتیفاقی و تائیفی و مەذهبی دروست ئەبێ ئەمەش بەڕاستی بۆ عێراق کاردانەی خراپی ئەبێت دەستخۆش ڕۆپاکخان ئەگەر گوێ لە منە دێمە لای تۆ باسێکم لە یاسای باری کەسێتی بۆ بکە یاسای باری کەسێتی چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ تۆ کاڵەخان و بۆ شنۆخان و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێە یاسای باری کەرسی لە هەرێمی کوردستان و لە عێراق یاسای ژمارە 1970 ساڵی 1950 و لە هەرێمی کوردستان بەرکارە بە تعدیلەوە هەموار کراوەتەوە لە ساڵی 2008 قانونی ڕقم 15 ساڵی 2008 بە هەندێک تعدیلەوە تعدیل کراوەتەوە لێرە بەرکارە واتە لە محکەمەی ئەحوال شخصی لە دادگای باری کەسی ئەم یاسایە کاری پێدەکرێت هەم یاسای ژمارە 1970 ساڵی 1950 تعدیلەکەی کە لە 2008 دوگا تعدیلاتی لە دادگاکان لەسەر هەندێک مەسائل ئێمە نەیشارینەوە لەسەر هەندێک مەسەلە حاکمەکان بە ئیجتیهادی خۆیان دەیکەن بەرمەبنای حتمەن قانون بەڵام لەوانەیە هەموو پێداویستیەکانی بۆ محکەمە پڕ نەکردبێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەڵێن یاسایەکی خراپ نییە بەس لە هەندێک شت ینی پێ هەر هەموو قانونێکی ژوایە هەندێک قانون لە ئەسنای 10 ساڵ جێبەجێکردن جاکەم و کوڕیەکانت بۆ ڕوون بدەبێتەوە بۆ دەردەکەوێت ئەو تعدیلەی کە ئێستا ئەو هەمواری کە ئێستا پێشکەش کراوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە پەرلەمانی عێراق خۆی کاریگەری لەسەر هەرێم دەبێت چکە و قانونە بەخۆی قانونەکی نافزە کە پێشکەش کراوە پێم وایە دوو ئاڕائی دروست کردووە دوو ڕەئی ڕەئی ئەوەیە کە لەگەڵیەتی ڕەیەکیش کە پێچەوانەیە و لەگەڵی نیە دژیەتی خۆی ئێمە کاڵەخان تەرکیزمان لەسەر ئەوە بێ منهەجی ئێمە چییە قورئان و سونەتە ئێمە بەڕاستی قانونی ئێمە قورئانە ئێمە کار دەبێ بە قورئان بکەین ئەو ئەحکامانی لە قورئان بۆمان دەستنیشان کراوە یاسایەکان بەرمەبنایی بە پێی دەستوریش بەرمەبنای قورئان دەبێ یاسایەکان دابڕێژرێن هەر کەسێک هەر لایەنێک هەر مەزهەبێک لە پەرلەمانی عێراق بێ کوردستان بێ هەموارێک پێشکەش دەکا هەر دەقەچکەگە لەگەڵ قورئان نەگونجێ و کۆمەڵگەی کوردی ڕای گشتی شەقام یعنی لایەنە سیاسیەکان دەبێت دژی بن یاسای باری کەسی سەرچاوەکەی قورئانی پیرۆزە و ئەگەر ئەو کە لە 94 مادە پێک دێ 94 مادە ئەو بەشەی کە پەیوەستە بە زەواج و هەروەها تەلاق وەسیە میراث ئەو بەشەی کە باری کەسیە 94 مادەیە ئەگەر بەو 94 مادەیە پێداویستیەکانی خەڵکی پڕ نەکردەوە لە چارەسەرکردنی کێشەکانیان حەسمکردنی لە محکەمە دەگەڕێەوە بۆ فقهی ئیسلامی واتە نابێ ئەمە لە قورئان و سونەت دەرچی بە هیچ جۆرێک لە قورئانیش هیچ دەقەیەک هیچ ئاەتێک نییە کە بڵێ کچی تەمەن 9 ساڵ ڕێ پێدراوە کە زەواج باشە ڕۆپاکخان شنۆخان باسی کە ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە ڕاشد بێ ئەم ڕێکەوتنێکی سیاسی لە کەوتە خراپەکانی و دەرەنجامە خراپەکانی لەسەر کۆمەڵگەی کوردی و تەواوی عێراق چیە بێ؟ بەڵێ کاڵی خان خۆی ئێمە دەبێ باز لەوە بکەین دەرەنجامەکانی کە باست کرد دەرەنجامەکانی لەناو کۆمەڵگەی ئێمەدا شەرع بۆ ئێمەی داناوە بالغ بێ ڕاشد بێ عاقڵ بێ کەسە کە عەقڵی نەبێ یعنی زەواجی لەسەر نێ نابێ بەشوو بدرێ وە کوڕیش نابێ ژن بێنێ نابێ هاوسەرگیری بکەن کەسەگەوە کە عاقڵ نەبێ بالغ نەبێ ئەگە بلوغ نەبوو بێ هەر نابێ هاوسەرگیری بکە کت هەیە من ینی لە ئەنجامی ئیش و چوونە ناو خەڵکوانە کت هەیە لە تەمەنی 15 بۆ 16 ساڵی بلوغ دەبێ ینی کوڕیش ینی ئینجا لەگەڵ ئەوەشدا هەیە زووتریش بالغ دەبێ ئەمە نابێ بڵێن ئیلا بە نمونای ئێستا من ڕێکخراوم دیتووە چالاگوانی بواری ئافرەتانم دیتووە دەڵێت ئیلا تەمەنی 18 ساڵ ئەخ پێوەەر چییە شەرع پێوەری بلوغی داناوە پێوەەر چییە بۆیم بڵێم ئیلا 18 ساڵ نەخێر کە بالغ بوو پێم وایە ئەهلیەشی تەواو بوو عاقڵیش بوو
کاتی زەواجێتی شەرع بۆی داناون و شەرع چارەسەری هەموو ئەو کێشانەی ئێمەی کردووە کە ئێستا لە ئەنجامی قانونێک جێبەجێکردنی ڕوبەڕووی دەبینەوە و ناژڵێ 9 ساڵ ئەگە 9 ساڵ بوو بالغ نەبوو چۆن دەی هاوسەرکەواتە ئامانج لە هەموارکردنەوەی سازیەکانمان کردووە ئەم یاسا چییە ڕۆپاکخە بەڵێ ئامانج لە هەموارکردنەوەی یاساکە چییە خۆی ئامانج هەر شتێک بێ ئامانج هەر شتێک بێ حەسمکردن یاخود تهدیدکردنی تەمەن لە ناو یاسا هەڵەیە و بەرمەبرا ئەوە نییە و نابێ قانونێک دەرچێ تەمەن حەسم بکە شەرع دەڵێ بالغ بێ و وەکو بۆم باسکە عاقڵ بێ تەمەنی هەیە 9 ساڵە عاقڵ نییە هەیە 16 عاقڵ نییە لە 16 لە 17 هەیە 18 هێنا گونجێ بۆ زەواج بەڵام لەگەڵ ئەوەش نیم بڵێ دەبێ ئیلا تەمەنی 18 ساڵ بێ من چوومە چاکسازی ژنان و منداڵان بینی منداڵی تەمەن 12 ساڵ کوڕی تەمەن 12 ساڵ لەسەر دەستدرێژی سێکسی دەستگیر کراوە 5 ساڵ حکم درراوە من ناڵم 12 ساڵێک دەبێت زەواج بکە بەڵام ئێمە دەبێت هەلمان پێبێ ئێمە دەبێت هەلمان بۆ کێشەکان پێبێ ئێمە نابێ هەر بڵین یعنی بین قسە بکەین و نا ئەمە دژی ئەوەی نا وەرە بزانم کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگەی تاک پەروەردە دەکا تاک هۆشیار دەکاتەوە بۆی جەریمە نەکە یاخود کچ هەیە هەر بۆ خۆی لە خوار تەمەنی 18 ساڵە بۆ خۆی خواستی لەسەر ئەوەیە کە زەواج بکە کەواتە ڕووپاکان باس لە چارەسەرەکان کرد کەواتە چارەسەرەکان بۆم بابەتە چی دەبێ ئینتیقام کاڵەخان بڵێ باس لە چارەسەر کرد بۆ ئەم کێشە و گیر و گرفتانە کە ئێستا هەن کەواتە چارەسەرەکان چین کە پێویستە بگیرێنە بەر چارەسەرەکان وەکوم بۆم باس کردین یاسا نابێ لە هەرێمی کوردستان بە پێی دەستوریش نابێ پێچەوانەی شەرع بێ کە دەردەکرێت و لە عێراقیش دەستوری عێراقی بە مادە بێ ئێمە دەڵێ دەستخۆش دەبێت شەرع بکەینە بنەمان نەک مەزاهب چونکە ئێمە لە عێراق مەزهبی سونە و شیعەمان هەیە یعنی مەزاهبەکان ئەو کاتە تەناقوز لە بینی مەزاهبەکان دەبێ نابێ ئێمە شەرع قورئان پێوەرە بۆ ئەوەی ئێمە یاسای پێدەرکەین و دوایی ئەو یاسایانە کە یاسای زۆر چارە نووسازن ینی ناکرێ لایەنێک لە بەرامبەر هەندێک هەڵوێستی سیاسی پرۆژێک تعدیلێک بێنێتە پەرلەمان کە هەڵوێستێکی سیاسی بەرامبەر لایەنێکی تر نەخێر هەموو خەڵک کاتە قوربانی نەخێڵ ئێمە لەگەڵ ئەوە نین ئێمە تەنها وەکو بۆم باسکردی قورئان دەبێت بکرێتە پێوەر بۆ دانانی یاسا ینی چکە سەرچاوی یاسادانان دەبێت قورئان بێ دەستخۆش شنۆخان لە ئێستادا خۆ دەزانی جیابوونەوە زۆرە لە کۆمەڵگەی کوردیە و تەواوی عێراقیشدا ئەگەر ئەم یاسای هەموار کرایەوە و کەس لە تەمەنی 9 ساڵیەوە بەشودرا ئایا بارودۆخێکی لەمە خراپتر ناخولقێنێ خۆی لە یاساکەیە قسە لەسەر ئەوە نییە کە ئەبێت تەمەنی 9 ساڵ بێ وەک ئێستا کە ئاوا هەڵایەکی لە دروست بووە باسی 9 ساڵ ناکە باسی بلوغەکە ینی ئافرەت کە بلوغ بوو ئەتوانێت هاوسەرگیری بکە نەک 9 ساڵ ئیتر هەیە لە 8 ساڵی ئێستا ئافرەتێک کچەی لە 8 ساڵیە بلوغ ئەبێ لە 9 ساڵی لە دەهەیە لە 12 ساڵی ینی بلوغ ئەبێ من پێم وایە ینی بلوغ بوون تەکمیلە نییە بۆ ئەوەی کە ینی تۆ هاوسەرگیری بکە ئللا ئەوەی کە بزانی ئەم ئافرەتە لە ڕووی جەسەدیەوە با بڵین عاقڵە و بالغ بێ ئەم دوو مەرجە دانراوە لە ئیسلامە ئەگەر قابلیەتی ئەوەی هەبوو تەکمیلی جسمی تەواو بوو ئێستا هەمانە 12 ساڵە لە 18 ساڵە چێ باشە ئەمە ئەگەر زانیت بەم جۆرە بۆ زەواج ئەگونجێ ئەم هیچ کێشەیەکی تیان نییە بەڵام ئێمە ناشڵین لەو تەمەنیا زەواج بکە وەکو ڕووپاخان باسی کرد ناشڵین 18 ساڵ چونکە بەپێی قانونەکە 18 ساڵ دیاری کراوە ئەمەش هەندێک کاردانەوەی ینی لێکەوتۆ کە نابێت لە 18 ساڵ وانی تەمەن دیاری بکرێت بلوغ دیاری بکرێت یعنی کاتێک کە ئافرەتێک کچێک بلوغ ئەبێ لەگەڵ ئەوەی کە لەگەڵ خۆیە و تەکمیلی جسمیە بگونجێ ئیتر تەمەنەکەی 15 ساڵە 16 ساڵە ئێستا هەیە 17 ساڵ و 16 ساڵیش هاوسەرگیریەکە هیچ کێشەیان نییە بەڵام ئەوەی کە لە عێراق ئەگوزارێ ئەمە کێشە گەورەکەیە چونکە ئەگەر خۆی عێراق پڕیەتی لە کێشە پڕیەتی لە نەهامەتی و لە ناڕەحەتی بەتایبەتی لە مەسەلەی هاوسەرگیری و مەسەلەی داعش و مەسەلەی اقتصابی ئافرەت و ئەمانی زۆر تایە خۆی هەمووی کێشەیە بەبێت تعدیلیش ئەنجاوەرە ئەم یاسایە بچێتە بابی جێبەجێکردنەوە
بەڵێ کێشەکان ئەوەنەی تر تەلاق چەنە زۆرە دوو ئەو نەزیعەکە ئەمە کێ بێتە قوربانی ئافرە دەبێتە قوربانی کچانمان ئەبنە قوربانی کە تۆ لە 10 ساڵی و 12 ساڵیا بێی بەشوو ئەمە هیچ لە نە ماڵداری ئەزانێ نە مناڵداری ئەزانێ نەمێرد ئەزانێ بەڕاستی ئافرەتی ئێستا لەو تەمەنای پێویستی بەدایی کە خۆیەتی یان بەدایکێتی نەک ئەوەی کە بێ بەشوو لەبەرەوەی کێشەکان زیاتر بێ ئەوەی من ئاگادار بەم سبەینێ لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی دووم ئەگرێ بۆ یاساکە ئەگەر دەنگی هێنا زۆر ئەو کاتە دوای خوێندنەوە دەنگدان ئەمێنێ دەنگی زۆری هێنا ئەو کاتە ئیش لەسەر یاساکە ئەکرێتێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی ئەمە کێشەیە بۆ شەقامی عێراقی بۆ هەرێمی کوردستانیش با من یەکشت بڵێم بۆچی بۆ هەرێمی کوردستان بۆچی بۆ هەرێمی کوردستان ڕاستە ئێمە هەرێمێکی سربەخۆمان هەیە حکومەتی خۆمانمان هەیە پەرلەمانمان ئەبێت ئینشەڵڵا لە داهاتووە کە ئێستا غیابە بەپێی ئەوەی کە ئەمانەمان هەیە ڕەنگە ئەو یاسایانەی کە لە عێراقا دەرەچن ئێمە ئیشی پێ نەکەین باشە هەرچەندە هەر یاساک لە عێراقا دەرچێ هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە باشە ئەمە بەپێی یاساکە بەڵام ئێمە کاتێک کە سربەخۆین باشە ئۆکەی ئێمە لێرە ئیکەین بە هێرا و ژنان کردویانە بەوە کە فەوزا و ینی بڵین هاتوونەتە پێش و هاتوونەتە شەقام و ئەوە ڕەئیان هەیە بۆ ئەوەیە کە بەڕاستی هەرێمی کوردستانیش نەکەوێتە ژێر هەژمونی مەزهەبگەرایی و ژێر با بڵین مەزهەبی شیعە ئەوان زۆرینە گەر بێت و ئەم یاسایە تەطبیق بکرێ بەڕاستی کاریگەری خراپی هەیە ئێمە 10 ساڵی تر نازانین ئەم هەرێمە چی لێ دێ ئەو کاتە لەوە چێ هەرێمیش بگرێتەوە ئەم یاسایە تەواو یعنی بچێتە ژێر هەژمونی ئەوەی کە شیعە چی بێ بیکە فعلەن ئەوەشی کە ئەیەوێتی ئەتوانێ بیکە دوای ئەوەی کە چوە پەرلەمانی عێراق و خوێندنەوەی دومی بۆ بکراوە سبێنێکە بۆی ئەکرێ دوایەوە کە دەرچوو دوای 6 مانگ لە دەرچوونی تعریفی یاساکە ئەکەن ئەو کاتە بە کەیفی خۆیان چیان بێ ئیکەن ئەمە بەڕاستی خەتەرە بۆ هەرێمی کوردستان زۆر باشە کەوتە ڕێکخراوەکانی مافی ژنان لەمڕۆ ئەرکیان چییە و چیان کردووە هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان هەندێک لە چالاکوانان و ئەوانەی لە مەسائلی ژنانە ئیشەکەن کاریان کردووە بۆ ئەوە یاداشتیان ناوەتە نووسینگەی پەرلەمان لە سلێمانی کە پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی عێراقی بکەن کام یاسای هەموار نەکرێتەوە ڕۆڵ و کاریگەریان هەبەوە ئێمە شکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یاداشمان ئامادەیە کە تەقدیمی پەرلەمانی عێراقی بکەین بۆی کە ئەو یاسایە ینی هەموار نەکرێتەوە چونکە زەرەرەکانی زیاترن لە قازانجەکانی زۆر باشە وەک ئاماژەت پێکرد نووسینگەی شەرعی دانێن نووسینگەی شەرعی شیعی لە عێراق ئایا ئەمە بۆچی خۆی گەر ئەم نووسینگانە بکرێتەوە لە عێراقا ئەمە ئەنی وای لێ دێت سەر بکێشێ بۆ بابەتی تر وەک ئەوەی لە هەندێک وڵاتە هەیە وەک دراوسەکانمان کە هەیەە وەک ئەوەی کە سەر بکێشێ بۆ زەواجی متعە زەواجی مسیار باشە کە ئەمانە هەموو لە ئیسلامە بەڕاستی ڕێگە پێ نەدراون بەڵام لە هەندێک وڵاتە ئەمانە ئەکرێت یعنی ئەڵێ ئەمە بە پێی شارە بە پێی مەزهەبی ئەوان دروستە بۆ شیعە ئەمە ئەکات بەلا شێوە طەبیعیە ینی سەرە کێشە بۆ ئەمە ئەگەر بێتوە ئەم نووسینگانە لە عێراقا بوونیان هەبێ چکە ئەو کاتە تۆ بە چەند کەسێکی با بڵین مەزهەبی شیعە ئیشەکانی خۆت ئەەکەی مەسەلەن دوو پیاوی ئاوینی خۆیانە لەوێت تۆ چتە نووسینگەکەیانەوە باشە ئەم پرۆسی هاوسەرگیریە ئەەکەی کاتێکیش یاساکە باز دەوا کە کاتێکیش با بڵین هەموارەکە ئەگەر کێشەکەوتە مابینی ئەم ژن و پیاوە دەسەڵات دەگەڕێتەوە بۆ پیاوەکە ئەگەر شیعە بێ ئەگەر سوننە بێ واتە لێشە هەر ئافرەتەکە مافی ئەخورێ بۆیە لە هەردوو حاڵەتەکە لە هەموو حاڵەتەکانە با بڵین هەر ژن با بڵین هەر ئافرەت تیا زەرەرمەند ئەبێ زیاتر بە دەرەجەی یەکەم بۆیە ئێمە هاتوونەتە سەرخەت و ڕێکخراوەکانی تر هاتوونەتە سەرخەت کە بمانەوێت ئەمە نەچێتە بواری جێبەجێکردنەوە لە پەرلەمانی عێراقا دەنگی پێ نەدرێ بەڵام ئەگەرەکان کە من بەڵێ ئەو هەندێک مادەی دیکە و پڕگەی دیکە هەیە لە یاساکای گۆڕانکاری بەسەرە باس لەوە کە ئەگەر بڕگەیەکی تیا هەیە بەڵێ باس لەوە ئەکا کە ئافرەت و پیاو کە هاوسەرگیریان کرد ئەگەر مناڵی نەبوو مناڵیان لە بینە دروست نەبوو جیابوونەوە لە یەک ئافرەتەکە هیچ شتێکی ناکەوێت ینی هیچ مارێکی ناکەوێت لە کاتێکا شەرع لە 4 بەشێکی ئەکەوێت بەڵام ئەمان وایان داناوە نابێت بە هیچ جۆرێ
ئەو حەقی بکەوێ ئەمە دیسان جارێکی تر زڵمە هەر لە ئافرەت ئەکرێ و باسی مناڵ ئەکات کە مناڵ پێویستە بدرێتەوە بە دایک یا بە باوک بە پێی قانونەکە ئەگەر مناڵ بچووک بوو شیرەخۆرە بوو دایک خزمەتی ئەکا و بە خێوی ئەکا و نفقە لەسەر پیاوە باشە تا ئەو کاتی کە ئەبێتە تەمەنێک کە خۆی بیر ئەکاتەوە ئایا دایکی بوێ یاخود باوکی بوێ بەڵام ئەمان شێوازێکی تریان هەیە کە پێویستە لای باوک بێ ئەمەش دیسان هەر بەڕاستی هەر زوڵمێکە کە لە ئافرەت دەکرێتەوە هەموو باڵێن ئەگەرەکان بۆ هەموارکردنەوەی ئەم یاسایە بەڕاستی لە مەسلحەتی هیچ ئەوە عێراقانیە لە مەسلحەتی خێزان و کۆمەڵگەیانە دوجار زەرەری یەکەم هەر ئافرەتێکە ڕووپەک خان بە پێی قسەکانی تۆ و شنۆخان بێ ئایا باشە ئەم یاسای هەموار بکرێتەوە یان لە کاتێکدا سبەینە خوێندنەوەی دووەمی بۆ کرێ کاڵی خان خۆی یاسای باری کەسی لە مەسلەی زەواج و تەلاق و میراثە یاسایەکی باشە لە هەندێک پێم گوتی لە هەندێک مەسەلەیە یاسایە لەوانەیە ئێمە تێبینیمان لەسەری هەبێ بەڵام یاسایەکە ئیشکارێکی زۆری دروست نەکردووە چونکە حاکمیشی دەسواڵا کردو بۆ ئیجتیهادی خۆی من زیاتر باز لە هەرێمی کوردستان دەکەم یعنی چونکە نافزە و یاسایە لێرە حاکمی دەسواڵا کردووە حاکم بە ئیجتیهادی خۆی مەسەلە ئەحوال شخصیەکان و باری کەسیەکان یەکلا دەکاتەوە واتە حەسم دەبێ یعنی ئەو قانونە و یاسایە دەستی حاکمی نەبەستووە بۆ ئەوەی یعنی نەتوانێت پرسەکان لە دادگا چارەسەر بکە و حەسمیان بکە بۆیە لەو قۆناغەدا پێم وانە پێویستی بە تعدیل بێ پێم وانە پێویستی بە هەموارکردنەوە بێ چونکە کچ لە تەمەنی 15 ساڵ بە ئامادەبوونی وەلی ئەمر و ئەوانە زەواج کراوە و ڕێشی پێدراوە تا ڕێگریەک نەبووە ئێمە داتامان هەیە لە هەرێمی کوردستان ساڵانە زیاتریان کەمتر لە 50,000 هاوسەرگیری هەیە هی خوار تەمەنی 18 ساڵ واتە 14 بۆ 15 خوار تەمەنی 18 ساڵە ینی ڕێگریەکی ئەو تۆ نەبووە ینی ڕاستە دەبێت لە تەمەنی 18 ساڵی بۆ خۆی بڕیار بدا بەڵام بە ئامادەبوونی وەلی ئەمر لە خوار 18 ساڵ کچمارە دەکرێت واتە دەستی حاکمی زۆر نەبەستووە ئیشکاری دروست نەکردووە خۆی قانون چ کاتێک یاسک چ کاتێک پێویستی بە هەموارکردنە کە دەستی حاکم ببەستێ نەتوانێ حاکم خۆی بڕیار بدا نەتوانێ قەزیەکان لە مەحکەمە حەسم بکە و پێداویستیەکانی لە ڕووی پێداویستەکانی کۆمەڵگە پڕ نەکاتەوە لە ڕووی چارەسەرکردنی کێشەکان گیر و گرفتەکان کاروباری هاوڵاتیان بەڕێ نەکرێ بەڵام ئەم یاسایە پێم وانە دەستی حاکمی بەست بێ و پێم وانە ینی کێشەکانی پێ چارەسەر نەکرێ و کێشەکان یەکلا نەکرێنەوە تعدیلیش وەکو بۆم باس کردی تعدیل بۆ چییە بۆ ئەوەی تۆ قانونی لە باشەوە بۆ باشتر بگۆڕ یاخود لە خراپەوە بیکەیە باشتر تعدیل بۆ ئەوەیە کە قانونێک عیبینە بێ و خەڵک لێ ڕازی بێ و چکە هەندێک قانون هەیە لەبەر دژایەتی زۆری خەڵک ناڕازی بوونی خەڵک ئێمە تعدیل دێتە پەرلەمان و هەروەها دەبێتە یاسا و هەموار دەکرێتەوە دەستخۆش بەڵام ڕووپاکان یەک خولەکم ماوە ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بێتەوە ڕازی بێ بۆ ڕووپاکان یەک خولەکم ماوە بە کورتی وەڵام بەرەوە ئەرکی ئێوە وەک ڕێکخراوەکان و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لەم بارەوە چییە؟ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەندێک ڕێکخراوی واری ئافرەتان پێم وایە ئەوە هیچ لەگەڵ تعدیلی قانونەکەنین بەڵام هەندێک قسە دەکەن دەیبەستنەوە بە شەرع نەخێر شەرع کامل ئەگەر ئێمە بە شەرع کار بکەین کامل حەق و مافی ئافرەتی داوە بۆیە داوام لەو ڕێکخراوانە ئەوەیە کە ینی ئەو تعدیلە یاخود هەر مەرامێک هەبوو بێ لە تعدیلی ئەم قانونی نەیبەستنەوە بە شەرع چونکە شەرع بەڕاستی ئەمەگە بە قورئان و سونەت بڕۆن ئەو کێشانەمان هیچی بۆ دروست نابێ ئەو کێشانە هەمووی چارەسەر دەبێت ئێمە لە پرسەکانی تریژ بەردەوام گوتومانە سەرچاوی یاسادانان بە قورئان بێ بزانم ئێمە تووشی کێشە و گیر و گرفت دەبینەوە نەخیر دەستخۆش ڕووپاک ئەحمەد هەر پارێزەر و چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی هەروە خاتوشنە عەبدوڵڵا پێنجوێنی ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی هەرێکتان لە ستۆدیۆ ڕاڵە ڕاڵم پێشکەشکردن خواتان لەگەڵ